خدمت بینەرەی لە عزیز برنامه هەنار سەڵام دێرم. هەفتەی ترە و وەگەردی بەرنامە هاوڕێدان هەیم کە ئومیدوارم بتوێنم ئی بەرنامەشە جوورە بەرنامەی ترەک وەگەردە ڕەنگۆڕوویەک تازە پێشکەشیوەی عزیز بکەم. هەوڵمان یەسە کە ڕزایەت و تەوەجۆی وە جەلوەی بەرنامە بکەین و لە ڕێی یەک تەنەوە و ڕەنگاوڕەنگی بەرنامە سەیکم لەناو بەرنامەکە وجود داشتوت هەوڵمانیش یەسە کە ڕزایەتی وە لە ناوی بەرنامە وەدی بە. هاوڕێتی ئیوەیش لە یەگەردی بەرنامە لە هەر شوێنێک لە کوردستان کە هەین لە هەر شوێنێک لە خاکە کوردستان کە هەین وەگەردی یەسە کە بتوێنین دەنگ خۆدان و شیوەی گلەیی بود و شیوەی تەشویق ئەڕا بەرنامەکە بود و هەر شیوەی کە هەست لە ڕێی فەیسبوک و جیمەیل بەرنامەکە کەل بکەینە ڕەمە. سەرەتای بەرنامەکە سۆ بەشە ناسین وڵات وەگەردێک و تەماشاکەیم و دوایەوە هەمە خدمەتدا. ئەزنا یەکێکە لە شارەی لە کورد و لۆر سەروە خۆڕەماوە کە لە بین شارەی لە ئەلیگودەرز و دۆڕوو عێراق و خومەین و شازەند جێگردیە. ئەزنا لە شارە خۆڕەماوە 135 کیلومتر و لە ئەسفەهانیش 240 کیلومتر و لە عێراقیشە و 70 کیلومتر دوورە. ئیشارە لە ساڵ 1330 شارەوانی ئەڕای دامەزریاس و ئێرەنگە نزیکەی 40,000 کەس جەمیەت دیرت. بەرزی لە ئاست دەریایی لە ئازاد و 1871 متر و بارین ساڵانەی 650 میلیمترە. و ناوبانگترین بەرهەمەی لە شارستانە لوبیاس لە گشت جوورەیلی، لوبیا قرمز، چیتی و چشم بولبولی و سفید. لە دەوروبەرە شارە ئەزنا جوورە کوێی لە سفید، کوێی بوشک، دەخمەیل و چاڵەی لە فرەی کەشف بینە کە ئێشن لە زەمانەی لە باستان ڕا ئاگرەوکردن و ڕێوڕەسم کەلک لە لیگردنەس. لە ساڵەی لە نەفرەزوی لۆرستان و دەس خانەی وە ڕێوچیات کە لە وەناوبانگەیلیان توێنیم ناوە فولادوانەی لە ئەزنا و ئەلیجان خانە خاکباز لە مەسعوداوە باریم. ساڵەی لە وەرین ئاوایی گەورە لە نزیکە چەمە ئەزنابی و ناوە گورجی کە وەهوی سەیلاو ئەورە چوڵ کردن. ئێرەنگە لە چەند دە متریک بانتر ئاوایەگەیان ئاوەدانەو کردنە. ئی ئاواییە قەڵایەک لە ناودڵە خۆی دیدت. ئێشن مردمە ئی ئاواییە لە زەمانە شاه عەباس سەفەوی لە کوردستان و کوچکردنە سەر ئی ناوچە. شارە ئەزنا لەسەر بنەمای شارسازی بەناکریاس. شەقام و خیاوانەی لە ڕێک و ڕاست، ساختمانەی لە دەوڵەتی و بەنایی لە نووسازە ئەزنا لە شارەی لە دەوروبەر جیاوە کرد. لە گەڕەک و مەحەلەی لە قەدیمیە شار بود لە چاڵەسپار، دێ ئەزنا، ساحبە زەمان، خەتلولە، جەهاد، نیروگا، ئەسغەراوا و ڕائاهەن ناوباریم. وە گشتی خیاوانەی لی منەزەم و وەبی بنبەس بەڵام گشت ڕەسنە یەکە و تەرتیبە خاسێک دیرت. لا بکەیدە هەر لایەک لەی شارستانە پەڕە لە سەیرانگا و شوونە خۆش ئاو هەوا. ناوچەی لە گەردشگەری و سەیرانگایی ئەزنا کەمیش نیین. وشتران کوێ، دەشتە ئاشوراوە، ئاوایی تەمویرەلی، چاڵاوتیان، کەمەندان، دەڕە تەخت، تونەڵە وەفری، دەشتە جاپلەق، دەربەن، شنسکی، سەدە دەڕەباق، قەڵای دز، کیانی قوڵقۆڵ، ئابشارە ئەزنا. ڕیە ئاسنە سەراسەری ئیران کە لە زەمانە شەڕە دووەمە جەهانی سازریاس ئیشارە وە دولەت دابەش کردێ کە هۆکارە سەرەکیە پێشکەفتنە شارەگەس. مهمترین کارگای لە بەشە سەنعەت لێ ناوچە سەنایە سەنگە تەزیینی و ساختمانیە. شارە ئەزنا یەکێکە لە مهمترین ناوچەی لە کشت و کاڵی ئۆستانە لۆرستان. لەی شارستانە 10% لوبیای ئیران تێدە بەرهەم. ئەزنا مهمترین ناوچەی تەولیدە گەنمە ئۆستانە لۆرستانە. سێڤزەمینی یەکێکترە لە بەرهەمەی لە کشت و کاڵی ئی شارستانە. خۆ بینەرێ عەزیز سەردانی داشتیم لە یەکی لە ناوچەی یەکی لە شارەی لە کوردستان.
ئی بەشێک پێشکەشدان کردیم هەیە جوریشێکە پێشترێک وەتمەسە پێدان لە ماوەی فرەکەم و کورتێک هەوڵمان یەسێکە زانیاریک و بڕێک ئەتڵاعات لەسەر ئەو شوێنەی لە جغرافیای کوردستان لە ئاوهەوای لە جەمیەتی و لە مردمی وەچ زاراوەی قسەکان پێشکەشی وی ئەزیز بکەین و هەوڵمان یەسێکە واقعان چشتی بود و کالک بود و لە ماوەی کەمێکیش پێشکەشدان بود کشەکەت دانیش نەکرد و مەنینن لێریش ڕای بەشە لە بەرنامەکە کە هاوڕێیە میوانمانیم دوست داشتیم سەردانێک لە ئەمریکا بکەین وەگەردمان هاوڕێ بین کە پرسیارەیمان ئاراستەی کاک سەلاح بایەزیدی بکەین ئەندامە کۆمیتەی مرکزی کۆمەڵەی شۆڕشگر کاک سەلاح فرەفرە خۆشەتی ڕە بەرنامەی هەنار زۆر سپاس لاو ڕێزم هەیە بۆ میلیۆنانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیوی کاک سەلاح ئێمە سەرەتای بەرنامەکەمان ئیجورە دەست بکەین کە دووسریم لەسەر هەنار و تاموچێژی و پەیوەندی وەگەردە ناوچەی کوردستانە و ئاماژەی بۆ پێ بکەن ڕای وە لەسەر هەنار دیارە من پێشتر بەرنامەی بەڕێستانم دیوە ئەو ناوەش زۆر لە جێگای خۆیدایە هەنار وەکو تایبەتمەندێکی خۆی کە پەیوەندێکی ڕاستە خۆی لەگە ژینگەی کوردستان هەیە و بە هەموو ئەو تایبەتمەندیانەی شتێکی زۆر جوانە و دەستان خۆش بێت بەڕاستی جێگای خۆیدایە سپاس ناکەیم هەنار خۆدان زانین تامۆچێژێک جیاوازری لە شیرینی لە تورشی لە مەلەسی ئەگەر بتوانین ئاماژەی وە ژیانە خۆدان بکەین و تێکەڵاویدان وەگەردە مەسائلە سیاسیە و یەکە تاچەهات ژیان لە مۆدڵە خۆدان بێت ئای جوورە ئاماژەی گەڕامان بکەین بەڵێ دیارە من هەر لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران بۆ هێندێک تایبەتمەندی هێندێک هاوڕێی کە ئەو کاتەی لە خزمانمان کە لەو ڕاپڕینەکانی تاران گیان لەدەستدا و کۆمەڵێک هاوڕێی بوو لە شاری نەغەدە بووین ئەو کات وڵاتی کوردستان لەگەڵ جەمعیەتی ئەو کات من کە تەمەنێکی زۆر کەمیشمان بوو بەنسبەت بەڵام هاتو چۆن بوو لە پاییزی ساڵی 1950 دوای لە نێوان ئێستا کە شەڕی سێمانگە لە جەریان بوو من لە تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندیم کرد وەکو لایەنگر و هەوادار و شتە دەستم بەکار کرد کاوی تێکۆشان دواتر کە شەڕ دووبار دەست پێ کراوە لە تەشکیلاتی نهێنی شارەکانی کۆمەڵەدا بووم ساڵی کۆتایی 61 کە گیرام بۆ ماوەی 2 ساڵ و چەندێک چوون بۆ زیندان دواتر کە لە زیندان ئازاد بووم بەهۆی ئەوە کە لە ژێر چاوەدێری توندا بووین و پۆلیسیدا بووین مەجبور بووم کە کوردستان بەجێ بێڵم و بۆ هەندەران ئێستاش ماوەی 24 ساڵە لە دەروی وڵات یەکە ماوەی 24 ساڵە هاینە دەرەوە وەگەر دیەکە بتوانین ئاماژەی بکەن و یەکە مەسئولیەتی وە لە ناو کۆمەڵە هاینە چه شوێنێک وە کارەدان شەست وەلێ ئی ماوەی 25 ساڵدانە کە لە دەرەوەی وڵات بینە توانستێت چه تاثیرێک لەسەر پەیوەندیە لە ئیوە و کارە سیاسی دروست بکەێت بەڵێ دیارە لە دەرەوەی وڵات بەهۆی تایبەتمەندی خۆی دەرفەتێکی زۆرتر هەیە بۆ ئەوەی کە بکرێت پەیوەندی ئازادێکی زۆرتر هەیە کە بتوانێت کاری تێکۆشانی سیاسی بکە خەڵک وەکو ناوخۆی کوردستان نییە کە لەژێر چاوەدێری پۆلیسیدابی و خەڵکانێکی زۆرتر هەن کە بە ئازادی بتوانی ئەو دەرفەتە وەربگری و ئێمەش هەر لە سەرەتای پرۆژێ سابوونەوەی کۆمەڵە کە هاوڕێیانمان لە کە کات بەشێکیان لە حیزبی کۆمونیستدا بوون هاتنە دەرێ دەستمان بەکار کرد و توانی خۆشبەختانە خەڵکانێکی زۆر بەو بانگەوازەوە بێن خەڵکانێکە بە باکراوندی زۆر جیاواز و زۆر تەیف و کەسانێک بوون زۆر دوور کەوت بوونەوە کەسانێک کە هاتون دووبارە بێن و نێوڕێزەکانی کۆمەڵە بۆ ئەم دەرفەتە هەبوو لە دەرەوەی وڵات و خۆشبەختانە سەرکەوتوو بوو لەو ڕوانگەوە ئیوە ئاماژەوە ئەو کاتە کردین کە کۆمەڵە لە حیزب کۆمونیست جیاوابی توێنین بشین کە عربینەرەی لەمانەوە تایبەتی کە بڕگیان زانیاری لەوانێ نەیاشتون و ئاگایی فرەکەمی داشتون لەسەریە کە ئەسڵان کۆمەڵە چوبی دوایی چوبی بە حیزب کۆمونیست دروستبی دوایەوە دوای نزیک 15-16 ساڵ هەم کۆمەڵە لە دڵ حیزب کۆمونیست دەرەوە هات ئاماژەی وەیە بکەن ئەستا هەدەفی چەبی کۆمەڵە کە لە حیزب کۆمونیست باید دەیشت بەڵێ دیارە
لە ڕوانگەی منەوە ئێمە دیارە کۆمەڵە وەکو باڵێک یا فکرێکی چەپ و سۆسیالیستە لە کوردستان ئەو تایبەتمەندێکی کۆمەڵەیە بەڵام ئەوەی کە کۆمەڵە سنووری دەگەڵدانا مەرزبێن لەگەڵ ئەو تەفەکورەیە لە یا ئەو ڕوانگەیە لە کۆمونیزم کە بەڕاستی بە شێوەیەک ئەسۆشیێت بووە لەگەڵ کۆمەڵک تایبەتمەندی ئەگەر چێمە سنوورمان هەیە دەگەڵ چێتی سۆڤێت ئەو تەفەکوری کە بەڕاستی دەورەکەی بەسەر هاتووە دەنا کۆمەڵە بەو ئامانجە بەرزەکانی وەکو دادپەروەری کۆمەڵایەتی وەکو ئەوەی کە کۆمەلگایە کە دەرفەتی یەکسان بۆ هەموو کەس بخۆڵقێنێ ئەو نابەرابەری و شتێکە لە کۆمەلگا هەیە بەردەوامە نەهات گەڕانەوەیەکە بۆ بنج و بنەمای هەموو ئامانج و ئاواتانەی کە لە سەرەتاوە دروست بوو پێما ئەو سنوورە بوو ئەو فکرە بوو کە کۆمەڵە دووبارە ئەو پرۆژەی دەست پێ کردەوە بۆ ساکردنەوەی کۆمەڵە جووری یەکی لە ئەندامی لە کۆمەڵە و جوورە یەکی لە بەرپرسەی لە کۆمەڵەیش هەست دانیێسە کە لە دوای ئی ماوەی چەند ساڵە کە لە حزب کۆمونیست هاتیە سەردەیشت و سەر و سامان داسە خۆی و یەسری ئامانجا ڕاخۆی تاریف کردیە تا چەندی سەرکەفتی بێ توێنستێ بڕەسید بۆ هەدەفەی لە خۆیە بەڵێ من پێم وایە لە حازی ئەوەی کە ئەم قۆناغی ئەو سنووردانانی تئۆری بڕیوە سەرکەوتوو بووە چون ئێستا ئێمە ئەگەر چاو لێ بکەین بەداخەوە بەشێکی زۆر لە چەپ و یا ئەو شتێک کە بەو شکڵێ لە کۆمونیستی ڕووسی دەناسرێت کە لەژێر کارگەریدایە کە بەش حیزبی کۆمونیست ئێران و بەشێکی زۆر لە چەپی ئێران لە ڕوانگەوە دەڕوانن کە کەماکان بە شێوەیەکی دوگماتیستی لەو تەفەکوری خۆیان داماونێتەوە بەڵام کۆمەڵە توانیویە هەم بە ئەزمموی کادر و کۆمەڵێک بیرمەند و کەسی کۆنی خۆی ئەو قۆناغانە ببڕێ ئێمە لە دەرەوڵات دەبینین کە بەڕاستی ئەم تەفەکوری کە هەم حیزب کۆمونیستدایە هەم شتێکدایە شتێکە بەڕاستی زیاتر لە دوودەی بەسەرداچوە تەنها شتێکە زۆتر خۆی لە شکلێک لە دژایەتی مەسەن لە هەندێک سیاسەتی ئەمریکا یان بە قەولی خۆیان ئیمپریالیزمدا دەبینێتەوە زۆتر شکلێکی تئۆریکی هەیە زۆتر بەرنامەی داڕژاوی نییە کە باتەوە جۆ بە کۆمەڵە گۆڕانکاری جەهانی جا لە جەهانی بوون و گۆلۆبالیزمەوە بیگرا تا هەموو ئەوانە کە ئایا تۆ ئەم شکڵە ئەو کۆمەلگایەکە تۆ دادێنی من نەوینانێ مەسە خەیاڵی ئایدیالیزم بەڵام تۆ دەبێ کە بەرنامە دادنەی سەرنوشتی کۆمەڵانی خەڵک لە ئەوهدە دەگرت میلیۆنان کەس بەرحاڵ تۆ دەبێ بەدەر لە حاڵەتی تئۆریکی بەرنامەی تاوتە بێت و ئەو تایبەتمەندیانی جەهانی و هەرمی ئەوان لە بەرچاو بگری من پێما بۆیە کۆمەڵە ئەم قۆناغی بڕیوە ینی سەرکەوتوو بۆ کە توانیویە بە هەموو بەرنامە لە نوئاوەری کردەوە چل لە مەسەلەی کێشەی کورد کە لە سەردەمی حیزبی کۆمونیست خود مختاری بوو بە داهێنان لە فدرالیزمدا کە توانی زۆرتر دەخیل بێ خەڵکی کورد لە سیاسەتی کەلان و ناوەندی حکوومەت چل ئەوەی کە حاڵ وەکو باڵێکی چەپ و سۆسیالیست لە کوردستاندا بمێنێتەوە بۆ کە لە دوا ڕۆژی کوردستاندا دادپەروەری کۆمەڵایەتی و وەکو باسکە و دەرفەتە بەرابەرانە بۆ تەکتەک و بەرابەری ژن و پیا و نەمانی و تەبعیزانە مەسەلەی ژینگە پارێزی مەسەلەی خەباتی مەدەنی کە بە حەق کۆمەڵە لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران داهێنانی بۆ کردەوە لە کۆمەڵێک بووە لەو تەحەسونەکانی سنا یا لە کۆچی مەریواندا هەموو ئەوانە کە شکلاک لە خەباتی مەدەنی وەنمونە گەڕانەوە بۆ هەموو ئەوان لەوانە من پێم وایە سەرکەوتوو بووە چ لەباری تئۆریکی کە توانیوێتی شتە چ لەباری عەمەلی کە کۆمەڵێک ڕێگا چارەی داناوە هەم بۆ چارەسەکردنی کێشەی کورد لە ئێران هەم بۆ کە کۆمەڵگایەکی ئازادتر و بەرامبەر دروست بێت لە داهاتوودا. خب کاک سەلایمە ڕواڵ بەرنامەکەمان ئیجودەسە کە کەمێک دوو بەشەوە پرسیارەکان هەرچەندشن لە دوای هەنار ئاو خواردن خاستنێ ولی خۆمان هەنارەکە نەخواردیمە قابل لەمس بوو ئاوی خۆیم و وەگەردێکە و ناوبڕی دونیم و احتمالا مۆسیقی گەڕامە بڵاوە بکەن و دوایەوە تێمە خدمەت هاوڕی ما بێ وەگەردێکە و تێمنەوە خدمەتدان.
چراغش یا تارم ها میاد یا اشکش قد چشمی وارم دکیو کمر گل سیش میکارم دکیو کمر گل سیش میکارم چشم رنگ یاد خنه کنو یا همه بال ورزنه اما چشم رنگ یاد خنه او جارو بینەرێ عزیز بەش موسیقی بەرنامەکە هاوردمەی وەسەتە و ئومیدوارم ئی بەشە لە موسیقیکی یەکێک لە گۆرانیەیل و ئاوازەی لە ڕەنگینە هۆنەرمەندەی لە کوردستان بی و دڵدان بود لەیرە درێژەوە باسەکانمان دێم ئومیدوارم ئیوەش تەواجۆ بکەین و گوش بگرێنەیە باسێلە کاک سەلا و لە وەرچەوگردنی یەکی و مەسئولیەتدان وەرپرسە دەفتەرە نەمایەندگی کۆمەڵەس ئەگەمە کامڵەنش دروست نەوتمی وە خۆدان ئەسڵاهی بکەین لە ئامریکا جایگا و شوێنە کومەڵە لە ناو هەم سیاسەتمەدارەی لە ئەمریکا و هەم لە ناو مردم ئەمریکا چەندی توانستی ڕۆڵە بازی بکەوە جێگەڕا خۆی وا بکەیت بەڵێ دیارە یەکێک لەو تەفەکورانەی تازی کە کۆمەڵە بەڕاستی حەولدا لە ئاستی نێونەتەوەیی پەرە بە پەیوەندەکانی خۆی بدا ئەمریکا وەکو وڵاتێکی زلهێزی دنیا کە کارگەری هەیە لەسەر سیاسەتەکانی جەهانی و هەرێمی و بە هەموو شێوە بە هەمان شێوە لەسەر کێشەی کورد لەسەر لەوحەی بەرنامەکانی کۆمەڵە بۆ کە بتوانێت لەم وڵاتە لە کۆمەڵێک بواری جیاوازدا بتوانێت کار بکە یەک ئەوەی کە کار لەسەر بتوانێت وەکو تەنانەت وەکو کۆمەڵە وەکو لۆبیەکی کوردی ڕۆژهەڵات چون ئێمە چاور دەکەین لە کاتێکدا کێشەی کورد مەسەلەن لە بەشەکانی دیکە لە سووریە و لە تورکیە و لە باکوور لە باشووری کوردستان بە حاڵگەشتە ئاستێک کە ڕۆژانە لە مێدیاکان باز دەکرێت بەڵام کێشەی کورد لە ڕۆژهەڵات بەوە کە پێشینەیەکی زۆر دوور و درێژی هەیە و بگرە بە هەزاران و سەدان هەزار قوربانی دراوە بەداخەوە لە مێدیاکان وەکو بە تەرمێک باسەکە و لاست ستراگل وەکو خەباتێکی دەبیرکراو یا کە زۆرتر ڕنگدانەوەی نییە بۆ ئێمە حەولماندا لە کەنارەوەی کە پەرە بە پەیوەندەکانی کۆمە بە ناساندنی کۆمەڵە و خەباتی بدەین هەم لەگەڵ بەشێک لە حکوومەتی ئەمریکا و لەگەڵ مێدیای ئەمریکایی لەگەڵ کۆمەڵگای ئەمریکایی دوجار ئەو بوو کە بتوانین خەبات و شتی کوردی ڕۆژهەڵات دەنگدانەوەی هەبێ زۆرتر باسی لەوە بکرێ زۆرتر چۆن ئێمە دەبین ڕۆژانە کە خەبات و ئەو نییە کە شکل نەکرێم احترازاتی خەڵک کە دەیان کەس لەژێر ئێعدامدان کە ئەو خەباتی مەدەنی و شتێک ڕۆژان لە کوردستان بڕە دەبێ ئەوانە و هەمان شتی خۆشمان کە تا ئەندازێکی زۆر پێمان سەرکەوتوو بووینە لە ماوەی ئەو 2 ساڵ و نیوە دیارە بەشێک هەندێک لەو چالاکیانە لە ڕۆژهەڵات تیڤی و هەندێک مێدیاکانی دیکە بڵاو بۆتەوە و کراوە کە من دواتر دەتوانم زۆرتر ئەگەر وردەکاریە پرسیارێکتان هەبوو لەو بارەیەوە قسە لەسەر بکەین. خب کاک سەلا جوورە چالاکی توانیم ئاماژەیشوە پێ بکەم وەێ مۆزووی هەست کە باسە لابی کردین لابی کوردی ئایا توانین بشیم لابی و کوردی لە ئەمریکا هەست یا بیل یە جوورتر باسی بکەین ئیمە بڕێک ڕووداوی لە ناو ئیران پێش تێ دوێنی من لابیە ئۆپۆزیسیۆنە ئیرانی غەیرە کورد توانیمش ئەسڵ بشیم ئۆپۆزیسیۆنە فارسیل وەختی مۆزووی پێش تێ لە ناو ئیران توێنن ئەقەرە هێز و تەوانا دێرن کە تەنانەت تەوەجۆی وەرپرسی لە ئەمریکایش بکیشنەوە لە لای خۆیان کە ئەسڵەن کورد نەتوێنێت لەو بینە ئەو داواکاری حەق خۆی بخێتە وەرچەو ئایا یە واقعا دروستە یعنی نظر منە تایید کەین یانە ئایا توێنسیمە کورد وەی مەرحەلە بڕەسنیم کە بتوێنێت
لە ناو وەرپرسی لە ئەمریکایی چ لە کۆنگرە بوو لای مەسان سەر و کۆماری ئەمریکا بوو خۆی بناسنێت و بیش ئیە واقعا داخوازی منە یا ئەوان هەمیشە زاڵترن چۆنە ئەگەر لە ڕاستیدایان بڵین کێشەی کورد بۆ هۆی کە دابش کراوە لە چوار وڵات کێشەشی ئالۆزە یعنی لە کاتێکدا کە مەسەلەن دەبینی کاتی خۆی مەسەلەن پێشەوە پرۆسی ئاشتی لە تورکیا بینی ئەو هێزی چەکداری لەوێ دەگەڵتەوە تورکیا بەرحاڵ تایبەتمەندی تورکیا لەلایەنێک پشتیوانی دەکرا لەلایەک مەسەلەن بەرحاڵ احتمالەن دژایەتی دەکرا یا ڕازی نەبوون دوای مەسەلە ئێرانیش تایبەتمەندی خۆی هەیە وسێ وڵاتانی عەرەبی باجا هەموو تایبەتمەندیانە ئەمریکای نەهاتوتە سەرەوە قەنەعەتە کە سیاسەتێکی یەکگرتووی گشتی کوردی هەبێت بەڵکو بەڕایم بە پێی هەر پارچەی کوردستان سیاسەتێکی تایبەتی خۆی ڕەچاو دەکات لە پەیوەندی لەگەڵ کوردستانی خۆشمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی ئەوەی کە مەسەلەی چەکی ناوەشی ئێران ئەو دانوستانانە گرنگی تایبەتی خۆی هەیە ئەو ئیدارەی ئێستای ئەمریکا ڕاستی گرنگی زۆرتر بەم شتە دەدا ئەگەرچی بەحاڵ بەشێکی لۆبی ئێرانی کانیش هەندەوێن کە کار دەکەن بۆ خۆشمان کە مەسەلەی پێشێلکردنی بەرفراوانی مافی مرۆڤ لە ئێران و لە کوردستان بە تایبەتی بەحاڵ گوشار بێت کۆمەڵێک ناوەند هەیە لەوێ ناوەندی لێکۆڵنەوەی سیاسی یا هەندێک کەسایەتی ئەمریکایی هەن لە حیزبی ڕکابەران دەکەن کۆماری خوازەکان کە تایبەتمەندن کە شتانە زەق بکرێتەوە بەڵێ ئەو شتە هەیە بەڵام ئێمە لە کەنارەوە کە دەمانەوێت لابی ئەگە کورد ئێران نۆکو کۆمەڵەوەکو حیزبێک یەکێک لەو حیزبە سەرەکییانە لە کوردستانی ئێران ئەو شتە بکە لە کەناوە کە دەگەڵ لایەنەکانی دیکەی کوردی ئێمە کارێکی هاوبەشمان کردو ئێمە دەستمان کردو بە ئەو نۆنەرای نەتەوەکانی دیکەی ئێران مەسەن عەرەبەکان بەلوچەکان کە بەشێک خۆیان لە کۆنگرە نەتەوەکانی فەدراڵدان حتا تەنانە لەگەڵ بەهاییەکان کە ئەوانە بەحاڵ چون زەنج لە کۆمەڵگای ئەمریکای سیاسەتی ئەمریکا ئەگەر مەسەن هەندێک بەربەستەوەی بووە کە باسی کێشەی کوردی ئەران بکە یا نەتوان ڕاستەوخۆ بەهۆی هەندێک سیاسەتی تایبەتی خوان ڕاستەوخۆ یارمەتی دەرەت بن ئەوە دەتوانی کە بەو بەرفراوانی کە بڵێ لە ئێران مافی نەتەنیا کورد پێشە دەکرێت مافی مەسەن عەرەب و بەلوچ و تورکمان و مافی ئاینیش پێشێر دەکرێت وەکو بەهایەکانە کەمایەتەکەین کە حەولمان داوە کە کۆدەنجێکی ئاوا جوورکەین کە بەڵکو بکرێت لە داهاتوودا ینی شنودێکی کۆنگرس یا بقەولی ئینگلیس بخوان بدەڵێن هێرینگ کۆنگرس هێرینگ بەرپا بکرێت ئەوڵەتەوە کۆمەڵێک قۆناغی دەوێت کارکردنی دەوێت کە تۆ ئەو کەسانە پەیداکەی ئەوەن دامانی کۆنگرس پەیداکەی کە متەمایل بن کە ئەو شتە ڕێک بکەن بۆیە ئێمە وەکو شایەت کوردی ئێران بە تەنیا نەتوانین بەڕاستی سرنجی ڕای شتی ئەمریکای ڕابش بەڵام کاردانەوەی هەیە بۆ کارگەری هەیە بۆ مەسەن بۆ نمونە ئێمە پێمان لە مەدیای کۆمەڵەش باس کرا کە مانجێک لەوە پێش بەرنامەیەک بوو لە ساڵیادی هەڵەبجە بۆنی 26 ساڵیادی هەڵەبجە لە بەشی کۆمیسیۆنی دەرەوەی کۆنگرسی ئەمریکا کە بەشێکی زۆر لە بەرپرسانی ئەمریکای لێ بوو لە جێگیری وەزیری دەرەوەی ئەمریکا لێ بوو ئەندامانی کۆنگرس و خەڵکی دیکەی لێ بوو نوێران و وەزیری هەرێمی کوردستان لێ بوون ئەمە داوەت کرابوون بووێ کەەوە بۆ خۆی باش بوو سەرکەوتنێکی گەورە بوو ینی هەموو قۆناغانەمان بڕیوە کە پێما هەم لە ناساندنی کۆمەڵە وەکو بەرحەڵایەنێک هەمیش کێشەی کوردی ڕۆژهەڵات دەنگدانەوەی زۆرتری هەبێت لە ئەمریکا کاتسەلا ممکنە ئەرە بینەرەی ژمانی پرسیارە دروست بوو دووساشتن لێ ئاراسەی وێ بکەین خۆدان زانین کوردە هەڵوە دڵێ بوون و نەوت مهاجرەت فرە کردێ لە خاکە خۆی وەرە و وڵاتی لە دەرەوە وەلی زۆرمە ئی مهاجرەتە وەرە وڵاتی لە ئوروپایی بێت هەردوو شتێکی خۆدان ئاماژە کردن و گشت کەسێکی زانن یەکەم وڵاتە زەلهێز دنیا ئەمریکاس ئایا یە لەتمە ئەڕا کورد نەوێ کە ڕووی نەکردێت ئەمریکا مە نیەتوان وەجووری باس ئوروپایش بکەم هاتی بڕی کەس وەپیان خۆش نەوت وەلی ئێمە بڕی لە وڵاتی لە ئوروپایە دەریم وەجیەک بخەنانە سەر ڕەواڵی کە زندگی بکەن تەحسیل بکەن چالاکی بکەن حقوق سوسیالی ماغانە دەنە پیان و دی ئەوە بوودە زندگییان یعنی ممکنە فرێگیان ئەسەن ئەو دنیای سیاسیەتی لە یاد بکەن وەلی لە ئەمریکا ئیخەوەرە نییە ئایا تا چەندێک
لەتمەدا سەلیمان کە ڕووی نەکردن لەسەر ئەمریکا. من بەڕاستی و ڕاستی لێرە باسکەم کە بەشێکی زۆری بەتایبەت سەردەمێک بوو کاتە ئێمە بەرها پەنابەر بووین و خەڵک دەچوون بە وڵاتانە بۆی هەندێک تایبەتمەندی ئەوانەی کە کەیسی ئەو کاتەی بەرحاڵ چەپ بوون یا شتێک بوون دەوڵەتی ئەمریکا وەرنەدەگرتەوە نەبوو کە ئێمە بۆ خۆمان پێمان خۆش نەبێ خەڵکی دیکە پێ خۆش نەبێ بچێت بۆ ئەمریکا ئەو سەردەم وا بوو بەڵام بەرحاڵ ئێستا کرانەوەیە کراوە و ئاڵ و گۆڕێک بۆ بیا ئەمریکا وڵاتێکی دەواازەکی گەورەترە وەکو بۆ خۆیان باز دەکەن بەڕاستیش من ئەگە چاوی دەکەم هاتووی وڵاتانی ئەوروپاییم کردو لەگەڵ ئەوەیدا کە دەرفەتی هەندێک یارمەتی ئابووری و ئەو شتە هەیە و خەڵک بەرحاڵ ژیانێکی تاندازێک گوزەران دەکا بەڵام ئەو دەرفەتە بەرامبەران نییە بۆی کە بتوانی مەسە زۆر سەرکەوتوبی لەباری کاری و یاکو جوورێکە من تێگەشم یا مەگەر ئەو کە بەڕاستی کەسێکی زۆر تایبەتمەندی کە بتوانی چەشم پۆشی لێ نەکەن بەڵام لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا دەرفەتی زۆرتر هەیە بۆ خەڵکی ئەلبەتە هەر بە سروشتی شێوایە مەسەن وڵاتەشی گەورەیە هەر خاکەکەی لە هەموو ئەم ئەوروپا گەورەترە نێزیکەی 350 میلیۆن کەس دانیشتوانی پێک دێنن و ئەوم دەرفەتان لەوێ زۆرتر بوو منش پێم وا بوو کرد ئەگە خەڵکانێکی زۆرتری کوردی بەتابێت ئەگەر چێساش خەڵکی زۆر لەیە کوردی ئێمە لەوێبان ئەو دەرفەتی بۆ خوێندن و حتا بۆ کاری بیزنس و بوانە کوشتە ئەو دەرفەتە زۆرترەکە کە سەرکەوتوو بن لە وڵاتە. خب کاک سەلامە جۆرە دوایین پرسیارم ئەگەر مۆزووی دوایەوە خۆدان دووستاشتین باسیکەین هایمە خدمەتان وەلی دوایین پرسیارم یەسە کە ئایا لەگەر ئەو شعارەی لەکە پێشترە کۆمەڵە داس و یەک دەفتەرە نەمایەندگی لە ئەمریکا کردێت و لەگەر یەکەوە خوانن یا دژایەتی دەرم چۆن سۆڕانگی بوورە ئەوەنە قبڵان شعارێک بێ کە ئەمپریالیزمەوە شتێک وەلی لەگەردانان خوانی دیان یاخوانی زانی چۆنە دیارە ئەو شعارە بەڕاستی شکلێکی زۆر کلاسیکی هەیە یعنی تۆ مەسەن دژایەتێکی چی دەکەیت خۆت لە ماڵە خۆت دانیشتووی من هەر دژایەتی ئەمریکا دەکەم یعنی من پێم وایە زۆرتر حاڵەتە شعاری هەیە تۆ بەرحاڵ بۆ خات تۆ دەبێت بەرحاڵ بەرەیەکە هەبێ ینی تۆ بە حیزبێکی بچووکی ینی تۆ دەتەوێت مەسن دژی سیاسەتێکی جەهانی زۆر گەورەی 4-5 میلیارد دانیشتوانی ئەو شتە ڕابوەستی بەڵام لە حاڵێکدا تۆ دەتوانی لەو دەرفەتەی کە لە ئاسی دنیا پێکاتەوە ئەگە بکرێ بۆ کۆمەلگای خۆت کۆمەلگای کوردەواری خۆمان ئەوکو باسم کرد مەسەلەن دەرفەتی چێکسان و ژیانێکی ئاسنتر و ئاسوورەتر پەیدا بکەی زۆر باشترە من پێم وایە ئەو شعارە زۆرتر بەشێکی تەنانەت لە بەشێکی لە شکلێکی لە ناسیۆنالیزمی ئێرانی بەڕاستی تێدایە وەکو باسم کرد ئەو نییە چون پێشتر چەپی ئێرانی خوێندنەوەی بۆ کرابوو پێشتر بەلەوە کاتاک کۆمەڵە دروست بێ خوێندنەوەیەک بوو لە کۆمونیزمی ڕووسی کە تاعتی تایبەتمەندیانی وێدا بوو ئەم کارگەرانی ئەو دوولانی تێدا بوو مەسەڵەن نییە ئێرانی یا فارس بە گشتی پیان وایە هەموو شتێک لە سیاسەت و پیلانی دەوڵەتی ئینگلیز دروست بوو مەسەڵەن شتێک بقەومێ لە گوندێکی ئەوە دەستی ئینگلیزی تێدایە پێم وایە بەشێکی لەو ڕوانگەیە دەنا من بۆ خۆم لەگەڵ ئەو خوێندنەوە نیم بەڕاستی کە ئەو شعارە بەو شکڵە دەنا ئێمە وەکو حیزبێک کە باوەڕمان بە دادپەروەری کۆمەڵایەتی هەبێ باوەڕمان بە ئارمانی سۆسیالیستی هەبێ لەو چارچەوەی باوەڕم پێ هەیە دەست خۆش بوو کاکسەلا ئەگەر ڕا دوایین باسە مۆزۆی لەکە چشتی من نەوەتمە پرسیانێکمە خۆدان دووستێن ڕووە بینەرێک باسی بکەین ئەگەر نەمە پرسیارێک زۆر سپاس و دەکەم و دەستان خۆش بێت و بەردەوام بن دەستان خۆش بوو بەشتر لێ بەنامەشەکە فرەفەمانون بینەرەی ناوبڕی وەگەرێکە و دیونمەکەمە خدمەت بینەرەی عزیز ئی بەشیشە لە بەرنامەی لە هەنار پێشکەشدان کردیم هەوڵمان یەبی کە پرسیارەی ئاراستەی مهمان عزیزمان بکەین کە جواوەکانی شێڕای وە تازگی داشت و دووە بڕی مۆزوعات و باسێکی لەبارەی کۆمەڵە و پەیوەندی وەگەردە دنیای ئەمڕۆژە و هەز بخەیمە وەرباس و لە ڕاستیشە هەوڵمان یەبی کە ڕزایەتی و دەست باریم لەی بەرنامە ئومیدوارم وە دڵدان بیت کۆتایی بەرنامەگەس و جوورە هەمیشە داوا لە لیدانکەم هاوڕێی بەرنامە بین
پشتگیری للی بکن و رینمایی خودان آراسته برنامه بکن که بتونیم چشتی بود که پیشکش دادن که در خور او بود که او چند ساعته که نشینه پای برنامه سودی گشتلی ورگرین ری پیوندی دانش وگردی برنامه لخوار شاشه تلویزیون دان هست فیسبوک برنامه وگرد جیمیل گس چواری رینمایی دان هم و لیریش کوتای برنامه گس تا هفته ترک بنشین خوش و مالدان آواب Thank you.